بژی بژی هەڵوانماتێک کاکە بۆ بارسیان بژی ڕێبوار ئەسازی بژی کاکە دیار هەولێری های نازانم چۆن دەست پێکەم سبجێڕمەوە لۆنگۆ ڕۆژەکیان دانیشت بووم لای چایەخانەی مەسکۆ های سێ چار هەزارم پێبوو جەماحەت بەسەرینگۆ ڕوبعم لە ڕوبعی دەدا دانیشت بووم دەستەوە ژنۆ های بێپارەی ناخۆشە ئەلەو زروفەی ئەوڕۆ برادەرەک تووشم بوو لەوێ دەیکرد هاتوو زۆ های گوتم وەرە دانیشە فەرموو چایەکی بخۆ کەتینە ناو مۆزوعی کەتینە ناو گفتوگۆ های گوتی بە چ خەریکی چ ئیشیە دەکەی ئەتۆ لەگەڵ من وەرە ئیشی قوم و چیمەنتۆ های بەناو کەتم چەپ و ڕاست کردم 2000 درۆ گوتمە ئەمن لە ئیشێ پێم دەڵێن حەمەڕام بوو های گوتم ئەمن لە ئیشێ پێم دەڵێن حەمەڕام بوو ڕقەمەکەی وەرگرتم بە هێواشی و لەسەر خۆ گوتی سبەی حازر بە قیچەک زوو بن و ئەو شۆ خواوە چیلکوی باز دەکەم تێیدا نییە یەک درۆ ئەر هەتا چووینە سەر ئیشێ بۆوە سەعات 8 لە ناو بارچی هێ لەگەمێ پێم بوو یەکسارێک ئۆزۆن های کیسەی سیمان تۆم بینی لێم بووە ئەبیناسۆ تەماشا کیسەکەم کردێ نووسرا بوو 50 کیلۆ های لە دڵی خۆمدا بە خۆم گوت سد لە خۆت کرد باوکە ڕۆ هەتا سترەکەم دەبرد نیو سەعاتم پێ دەچۆ دەستمان لە ئیشێ بەردا بۆوە 12 نیوەڕۆ چووینەوە لە بۆ مارێ بە هێواشی و لەسەر خۆ های چووینەوە لە بۆ مارێ بە هێواشی و لەسەر خۆ گوتمە ئەوها دەرناینی لە دری خۆم بە خۆم دەگۆ ڕقەمی وەستان پێبوو ئاخیرەکەی 79 های تەلەفۆنەکەم لۆی کرد ڕاست خۆم لێ کردە ئیمۆ وەستان نێگەتیڤ دەرچوو بەمنی دەگۆ ئای لاڤ یو های وەستان نێگەتیڤ دەرچوو بەمنی دەگۆ ئای لاڤ یو کەتینە ناو مۆزوعان ئاخ و ئۆف و گیان و ئۆ گوتم بڕۆ حەمامێ خۆت تەسوێرکە بە ڤیدیۆ های گوتم بڕۆ حەمامێ خۆت تەسوێرکە بە ڤیدیۆ پیاوعەی با درۆی بکەم شتی زۆر قۆڕی دەگۆ کامیرەم لۆ کردەوە گوتم هەتی و گووی مەخۆ های سبەینێ ئەو وەختانە لۆم دەینی 400 یۆڕۆ چاوی چووە پشتی سەری بە ئینگلیزی دەیگۆنۆ های گوتم یان 400 دلار یان لۆت دەکەمە رادیۆ مادیۆ ناخواتنێ قەشمەرت دەکەمەوە شۆ هەر ئەوها نەبی دەرناینی بەخوای ڕۆژگاری ئەوڕۆ گەعدەی گۆڤارسیانە بۆی دەڵێ حەمە بەندۆ سەردەمی حاجی مەحەمەد با پێم نەڵێ زۆری گۆ سەرکەوتی حاجی سەلام دەتبینم حەینە ڕامبۆ بۆ سەردار دەربەنی بابەی بووینەکە ڕۆڕۆ چاوم ڕۆژگارسیانە بەندان دەڵێمە 89 بۆ کاک حەمەی مۆبایلی بە بەندەی کەم گفتوگۆ ئەوە بژارسیانە بەندان دەڵێمە 89 کاکە هەکار ئەڵمانی گەلەک موعجیبم بە تۆ بۆ ئالا سوورچیە بووی دڵی حەمە بەندۆ کاکە ئەمیر و سوورچی دێڵێم بەندان لەسەر خۆ مەڕوانی شێخ سالار گۆڤارگیان دەستوری تۆ فەرمان بێلانە دەیڵێ جوت لەگەڵ حەمە بەندۆ ڕێبوار لیدە بە سازی دیار تونعادی ئۆرجی ئەتۆ ئەوە جوانی بۆ دەڵێم بەندان دەڵێم لەسەر خۆ ئەوەشە هەڵمەد منتکە وابووی تەحایدی ڤیدیۆ لەناو شاری هەولێرێ هەڵمەت هەر بە خۆت ڕامبوو هەر هەولێرە شیرینەکەم شاری ڕەنگین و جوانم هەولێرە شیرینەکەم شاری ڕەنگین و جوانم شارە ستەمدی دەکەی
پایتەختی کوردستانم هەی قەڵاکەت ڕەمزە بۆ من شاهیدە بۆ لاوانم شاری هۆلا کۆ بەزێن شاری شۆڕە سوارانم هەی خزمەتکاری خاکەکەت قەدر و واجبە لە شانم ئەو چاوانەی ماز دەکەم لە گەعدەی گۆڤەرسیانم سەردەمی حاجی محەممەد دڵی یەشانم بۆ سەرکەوتی مەسالار یەکێکی لە براکانم هەراو مام و برازایە مەمنونی هەردووکیانم بۆ کاحەمەی مۆبایل چی دەڵی بە چاوانم منتیق جوانم تەسوورکە مامی کامێرەمانم وەکو جاران جاران دەمگوت بە خاک و نیشتیمانم گەعدەیەک بە بێتۆ بێ من بە گەعدەی نازانم ئەی من بە گەعدەی نازانم ئەی شەوانە دادەنیشم هاوڕێ چەرخ و پاکەتم کاتی خۆم سەرخۆش دەکەمێ ئەو کاتی ئیسراحەتم ئەی دەی مەرزم تا بتوانم هەتا هەبێ تاقەتم چونکە بەبێ ڕادەیە بەخوای خەم و خەفەتم هەی خاڵکی بەرە و پێش دەڕوا ئەم نیژوا بە پاشکەتم وەچی جاران نەمایە دەست و پل و ڕەسەتم بەڵام لە خوای بەزیادبی لە دەست نادەم حورمەتم لە جاران باشتر مایە بەخوای ڕێز و ڕەغبەتم ئای لە بۆ خەڵکی شفامە بەس لە بۆ خۆم حیلەتم بەند و گۆرانیەکانم نسحەتە لۆ میلەتم هەر ئەوها بۆ ڕێزکەی من لا نادەم لەسەر خەتم ئەی بەڵام هەتاکو ماوەم بازوو بیکەم وەسیەتم گەر دۆستی خۆم نەبایە ئەمن قەت نەدەکەتم ئەی گەر دۆستی خۆم نەبایە ئەمن قەت نەدەکەتم زۆر لە ئیتۆ باشتر بوو خراپترین غەڵەتم ئەی گەعدەی گۆڤەرسیانە خۆشمە بێ بەغیرەتم هەمووی لە بۆ گۆڤەریا کەلیمە و حەرەکەتم لەگەر فەرمان بێلانەی ئای دۆستی بلیمەتم لەگەر فەرمان بێلانەی ئای دۆستی بلیمەتم هەر خودایە سوپاس بۆ تۆ زۆر شکرانە خودایە بۆ شکرانەی تۆ دایم من دەسم بە دوعایە هەی نیعمەتەکانت زۆرن هەر لە باسکردن نایە زۆر شتت بە من بەخشی ماڵ و پارە و سەرمایە هەی بەس ئەوەی کە لە لای من تەواو تایبەت و جیایە کاتێ ڕۆشتم بۆ ئەمرایە ساش لە خەیاڵ وایە هەرە هیوادارم هەموو کەس زوو بگا بەو جێگایە ئەو ماڵی بۆ موسڵمان هەموو کات قیبلەگایە هەی جێگەی زیکر و تاعەت و جێگەی نوێژ و تەقوایە ئەو ماڵی کە خۆشترین ماڵی هەموو دنیایە ئەو ماڵی هەموو کاتێ دەرگاکەی ئاواڵایە ئەو ماڵی کە میراتی محەممەد المستەفایە هەر لەیتەن دیار هەولێری شەقشەقی کاونایە مامۆستا ڕێبوار لەیدا بەو سازە کارەبایە بۆ هەڵەمەد منتکە ئیمپراتۆر کامێرایە بۆ کاگۆڤەرسیانە سیانە چی سیانی دنیایە بۆ تۆ ناچێ بەزایە سەردەمی حاجی محەممەد لەو کاغەزەی نووسرایە سەرکەوتی حاجی سالار بەندەی لە خزمەتدایە یاڕەبی سەرکەوتو بن ئەو مام و برازایە ئەم شەو بە خۆشحاڵیەوە ئای حەمە بەندۆم لایە هەرە مێشکی کاکە حەمەی برام میمۆری سۆژیەکایە هەی من لەگەڵ حەمە بەندۆ بەس ناموسم جودایە من لەگەڵ حەمە بەندۆ بەس ناموسم جودایە
هاي خەڵچینە جێڕا بگرن لە گۆرانی و گەوتوگۆی مەوزوعەکی زۆر خۆشە دەیژێڕمەوە وەچی خۆی هاي ماوەیەک پێش ئێستاکە حەزم چۆوە تایکاندۆی حەزم لێبوو ئازابم ئەوەچی جاکشان و ڕامبووی هاي لقاعي ناوم نصي بناوي حما بندوي شوچيان سو مقاعي ومزاني سوي مديسكوي هاي دو صاريك اوزوم خواردو لقري اكبر سليموي صاوم بما مصناي كد بقاو بقرو يشتملوي هاي صاوم بما مصناي كد بقاو بقرو يشتملوي بزانن سم بصرها ياو عيبه بكا محتي خوي هاي يقراش دي لبنجم دا خوزقم بپنزا چيلوي امنيش بلخت هستم هاروچي رونالدينيوي هاي قوتم دبي استاكا بيدم برد بليوي فتحم لبوي كردوا هاوارم كرد قوتم اوي هاي فتحم لبوي كردوا هاوارم كرد قوتم اوي قوتم اتولد صومني وقزينا وافينا سوي هاي والله قشمر الدكام حاربان ادنها جوي سيت صار في لقم هاويش درا وسطابو لزيك خوي هاي قوتم حساب درويش ناهيل امتازا بروي بازور سرتان نيشين ما حزناكم بكم دروي هاي بازور سرتان نيشينم حزناكم بكم دروي صد اوازي بيليدم وشي صازك يزيكوي سيتار زربي لمندا او بلختي چورينكوي امنيش هاوارم دا كرده دم قيجان وشي بيوي هاي بقرآن سرم يشكم هاتوا بيلادي خوي قوتم توبة زارجكا وجيانم ناس مكون فوي دومان قد استيد سفم تيتسابو وبفروي هاي دومان قد استيد سفم تيتسابو وبفروي قعدي قبر سيانيا تساوي حما بندوي بيبلها بيبلانا تساوي حما بندوي ساتشي دلهي لبندان تتقي وق ميلانوي ساتشي دلهي لبندان تتقي وق ميلانوي سردمي حازي محمود تساوي حما بندوي سركوتي حازي سالار تو حكمتي سر بخوي بو سردار دربني هارد الله يجتلي ورامبوي هارد الله يجتلي ورامبوي